بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين خۆشەویستان لە خزمەت فەرموودەی پێغەمبەر بووین صلى الله عليه وسلم کە فەرمووی من هم بالحسنة فلم يعملها کەسێ لە ناخی دڵەوە نەک خەتەرێک بە دڵتا بڕوە لە ناخی دڵەوە چاکەیەک هاتە ناو دڵ و دەرونیەوە بەڵام بۆی نەکرا ئەمە وتمان لەسەر چەند بەشێکە بەشی یەکەم خێرێک بەناو دڵتا بە عەزمی جەزم تێپەڕی کردووە ئارەزووی خێرێک عیبادەتێک چاکەیەک هاتۆ بەناو دڵتا بەڵام نەتکردووە بە کردار نەتکردووە با بزانین زانایانی فەرموودەناس و شیکەرەوەی فەرموودەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم مامۆستاکان چۆن بۆ ئەمەیان باس کردووە یەکەمیان ئەمە چەند جۆرێکی هەیە یەکەمیان أن يسعى بأسبابها ولكن لم يدركها کەسەکە دەستی پێکرد هەنگاوی بۆ نا تەواو عەزمی جەزم بوو بۆ نمونە لە ماڵ هاتە دەرەوە بەرەو کارەکە بڕوە بەڵام کارەکە ئەنجام نەدرا ئەوە مادام هەنگاوی کردداری بۆ ناوە یعنی لە نێتی دڵەوە کردی بە تۆزە کردارێک بەڵام کارەکە ئەنجام نەدرا ئەوە الأجر الكامل پاداشتی تەواو تەواوی بۆ دەنووسرێ وەکو ئەو وایە کردەوەکەی بە هەمووی ڕێکوپێکی کردبێ ئەوە کردەوەکەی بە تەواوەتی بۆ نووسراوە دەچینە خزمەت بەڵگەکان بەڵگەی ئەم قسەیە چییە ئیمامی بوخاری لە صحیحە بە ژمارە فەرموودەی 4592 لە زەیدی کوڕی ثابتەوە دەجێڕێتەوە زەیدی کوڕی ثابت ئەو سەحابە پایە بەرزە خوێندەوارە بووە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم شتی پێنووسیوەتەوە فەرموویەتی ئەم قورئانەم بۆ هاتۆ بینووسەوە ئەفەرمە زەیدی کوڕی ثابت من ڕۆژە لە خزمەت پێغەمبەرە بووم صلی الله عليه وسلم فەرمووی قەڵەم و دەفتەرەکەت بێنە ئەو چەرم بوو بێ کاغەز بوو بێ ئێسقانێک بوو بێ شتێک بوو بێ ئەو زەمانە ئەم وەرەقە سپی و سۆڵەی ئێستا نەبووە هەر جارە لەسەر چەرمێک شتێک نووسیویانە فەرمووی پێنووسەکەت ئامادە بکە ئەو شتەش کە لەسەری دەنووسی لەوحەکە ئامادە بکە ئەم ئایەتەی سوورەتی ئەنیساء بنووسەوە ئاەتەکە بنووسەوە دەفەرمێوتم ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە خزمەتتام ئاەتی ژمارە 95 سوورەتی ئەنیساء ئاوا بوو یەکەم جار فەرمووی زەید بنووسە لا يستوي القاعدون من المؤمنين والمجاهدون في سبيل الله بأموالهم وأنفسهم یەکسان نین وەکو یەک نین دوو موسڵمان کە یەکیان دانیشتووە یەکیشیان هەستاوە بە جیهادکردن لە پێناوی خوادا بە ماڵی و بە ڕوحی هەستاوە ڕوحی خۆی و ماڵی خۆی بە قوربانی دینی خوا کردووە ئەچێتە جەنگی کافران و ئەم ئیسلامەتیە بە دنیادا پەخش دەکا و مەترسیەکانی سەر پێغەمبەر و موسڵمانان و مەدینە لەناو دەبا و ناهێڵێت کیانە موسڵمانەکە لەناوچێ بەڵام کەسێش کە بەشداری ئەوە ناکە هەر دانیشتووە هەر عیبادەتی تاکی خۆی بۆ خوا دەکا و ماڵ و ڕوح و خوێنی بە قوربانی ئیسلام ناکە ئەو دوانە خوا دەفەرمێ وەکو یەک نین ئاەتەکە یەکەم جا بەڕێزان ئاوا بوو پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی زەید ئاوا خوا بۆی دابەزاندم بینووسە وەکو خۆی لەو کاتەدا ئەمە حەدیسەکە بوخاریە عەبدوڵڵای کوڕی ئوم مەکتوم هەبوو پیاوێک بوو نابینا بوو چاوی هیچ نەدەبینە هەر زگمانگ نابینا بوو دەفەرمێت لە دوای پێغەمبەرەوە بوو صلی الله عليه وسلم وتی یا رسول الله والله لو أستطيع الجهاد لجاهدت ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سوێند بە ئەڵڵا ئەگەر توانای جیهادم هەبوویایە و ماڵم هەبوویایە هەم ماڵم بە قوربانی دینی ئیسلام دەکرد والله هەم شمشێرم دەست دەدایە و ڕوحی خۆم بە قوربانی ئیسلام دەکرد لە حەدیسی بوخاریدا بە ژمارە فەرموودەی 4594 فەرمووی ئەنا ضەریر فەرموودەکە لەوێ ئاوا هاتووە ئەی پێغەمبەری خوا دەمبینی من نابینام بە چاوی نابینایەوە بۆ کوێ بڕۆم والله سوێند بە ئەڵڵا چاوم ساغ بوویە جیهادم دەکرد ئەو ئاەتە زۆر کاری لە دڵی کرد یعنی من لەو بەشەم کە موسڵمانانێکی دانیشتوون پلەم ناگاتە ئەو کەسانەی بە ماڵ و بە خوێن و بە ڕوح خۆیان بە قوربانی دینی خوای پەروەردگار و ئاڵای ئیسلام دەکەن دەفەرمێ زۆر ئەسەفی خوارد وتی خۆزگە نابینا نەبوومایە چونکە من لەگەڵ دانیشتوانەکان حیساب دەکرێم نەک لەگەڵ مجاهیدەکان
دەفەرمێ پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەنەس سەید زەیدی کوڕی ثابت لە حەدیثەکەی بوخاریدا دەفەرمێ پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕانی لەسەر ڕانم بوو بڕانی بەڕانمەوە بوو یعنی ئەوە چۆکمان بە چۆکی یەکەوە بوو کاوەحەکەم دەنووسیەوە قەڵەم و دەفتەرەکەم پێ بوو دەفەرمێ پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕەنگی تەواو یعنی حاڵەتێکی لێ بەسەر هات کە وەختی وەحیە جا پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەو وەختی جوبریل دەهات بۆ لای وەحی ئاسمانی بۆ دەهات دەفەرمون بەفر خەریک بۆ ببارێ تفت هەڵدایە بیبەستایە لە مەدینە ئەوەندە سارد بووایە کە وەحی دەهات پێغەمبەر صلی الله عليه وسلم عەرەق بە نێوچوانێ دەهاتە خوارەوە یەک پارچە لەشی دەبوو بە ئاو دەفەرمێ ڕانی بەرز کردەوە ڕانی کەوتە سەر ڕانم فەرمووی وەڵڵی خەریب و ئێسقانەکانی ڕانم لەبەری تێکچێ پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەوەندە جسمی قورس بوو هەموو زانیمان وەحی خوای بوو هات یەکسەر جوبریل لە ئاسمانەوە هاتە خوارەوە لەبەر خاتری ئەو نابینایە تۆ کەم نی تۆ خوا سەیری دڵت دەکا بە بازووی بەهێز نییە بە ماڵی زۆر نییە بە ئێرەیە ئەو پیاوە ئەو ئەسەفەی خواست ئەنا ضەریر ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم من نابینام والله سوێند بە ئەڵڵا لەو ئەستەتیع الجیهادە لەجاهەدتو سوێند بە ئەڵڵا توانام هەبوویایە و دەستەم ساغ بوویایە و چاوم ببینایە بەم ڕوحەی خۆم بە قوربانی خوا پێغەمبەر و دینی ئیسلام دەکرد خوا دەفەرمێ دڵی تۆ ڕاستە بەخوا نێتەکەت ڕاستە جوبریل دێ و ئاەتەکە دەستکاری دەکرێ سبحان الله خوای گەورە پەیامەکەی خۆی گۆڕی لێرەدا ئاەتەکەی ئێستا لە قورئانە چۆن نووسراوە لا يستوي القاعدون من المؤمنين غير أولي الضرر والمجاهدون في سبيل الله سيدي هم قرآن تان خوێندۆتەوە غير أولي الضرر ئەمە جاران لە ئاەتەکەدا نەبوو بەقسە و خۆزگەی ئەو نابینایە خاوەن پێداویستێ تایبەتە خوا ئەو کەلیمەی بۆ زیاد کرد فەرمووی ئەوانەی ئولو الضررن یعنی بەهۆی زەرەرێکەوە ناتوانن بەشداری جەنگ و جیهاد و تێکۆشانی پێناوی خوا بکەن ئەوانە جا هەر باسی نابیناکەی نەکرد هیوا هەیە نێتی هێندە پاکە خوا باسی تۆش و خەڵکی کەش دەکات بەهۆی ئەو نابینایەوە کۆمەڵە خەڵکی خستە پاڵ نەیفەرموو بەس نابیناکان هەموو خاوەن پێداویستە تایبەتەکان دەستێکیان نوقسانە قاچێکیان نوقسانە چاویان نوقسانە هەموو ئەوانەی نەخۆشن بەهۆی نەخۆشیەوە ناتوان هەستن بەکار هەموو ئەوانەی پیرن تا گەنج بوون درێخیان نەکرد ئێستا بە پیری پیان ناکرێ هەموو ئەوانەی جستیان لاوازە یعنی بێداروبارن بە کوردی خۆمان جستەیەکی ئەوەندە لاوازیان هەیە جیهادیان پێ ناکرێت خەباتی چەکداریان پێ ناکرێت هەموو ئەوانی دەستکورت و هەژارن بەس ئەوەیە ڕۆژانە دەژین قەرزارن خەڵک یارمەتیان دەدا ئەینا لە دڵەوە خۆزگە دەخوازن دەوڵەمەند بوومایە و بەم ماڵم خزمەتی دینی خوام کردایە بەڵام گیرفانی بەتاڵە خوا فەرمووی ئەوانە لەگەڵ دانیشتوانەکان حساب ناکەم ئەوە لەگەڵ مجاهدینی فی سەبیل اللهدا حساب دەکرێن هیچیان نەکردو ئەوانە بەس خوا ئاگای لە نێتی ناو دڵیانە ئەمانە عەزمیان جەزمە خوا دڵیان دەناسێت چەند پاکە بۆیە ئاەتەکەی بۆ گۆڕین لێرەدا ابن حجر عسقلاني رحمة خوالي بحافظ ابن حجر لفتح الباري دا لمجلد هجدا للاپەڕەی 331 دا تەماشاکەن دەفەرمێ أما أولو الضرر فملحقون في الفضل بأهل الجهاد إذا صدقت نياتهم ئەوانەی نەخۆشن ئەوانەی پیرن ئەوانەی خاوەن پێداویستی تایبەتن ئەوانەی دەستکورت و هەژارن خوای پەروەردگار دەیانگەیەنێ بەو کەسانەی ماڵ و ڕوحی خۆیان بە قوربانی دینی خوا کردووە بەس بە شەرتێ ئیذا صەدەقەت نیاتهم نێتیان پاک بێ نێت بەس بە نێتی پاکیان خوا لەگەڵ ئەوانە لە ڕۆژی قیامەتە حیسابیان دەکات تەرازۆکان وەکو ئەوان پڕ دەبێ حدیثی بوخاریمان پێشتر خوێندەوە جارش بۆتان دووبارە دەکەمەوە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە صحیح بوخاریدا ژمارەی فەرموودە 2839 هاتووە لە ئەنەسی کوڕی مالیکەوە دەفەرمێ لە تەبوک گەڕاینەوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی لە غەزای تەبوک ئەو غەزا ناڕەحەتە گەڕاینەوە فەرمووی ئین ئەقواما خەلفەنا بالمەدینە کۆمەڵە خەڵکێکی زۆر لە موسڵمانان لە ناو شاری مەدینەدا بوون بەشداری ئەم جەنگەیان نەکرد ما سلكنا شعبا ولا واديا إلا وهم معنا حبسهم العذر فمووی هەر شی و دۆڵێکمان بڕی بێ هەر گەرما و ناڕەحەتی و تینوێتێکمان چێشت بێ هەر ترسێکمان بۆ هات بێ هەر غەزایەکمان کرد بێ خوای گەورە ئەوانە لەگەڵ ئێمەدا حیساب دەکە هەر چەند لە ناو ماڵ و منداڵی خۆشیاندان چونکە عزرێک نەیهێژ بێنە دەرەوە کارێک ڕێگری لێکردن ئەینا لە دڵەوە ئاواتیان دەخواست ئالێردا حافظی ابن حجر عسقلانی لە فتح الباریدا لە مجلدی 6دا لە لاپەڕەی 59 دا دەفەرمێ لە شەرح حەدیثەکەی بوخاریدا وفيه لم حديث أو وردجيرة أن المرء يبلغ بنيته أجر العامل إذا معه العذر عن العمل مرۆڤ بە نێتی ناودڵی خوای گەورە ئەجری ئەو کەسەی کارەکەی بەکردار کردو بۆ دەنووسێ
مادام عزرێک هۆکارێک هەبووە نەیهێش بەشداری ئەم کارە بکە ئەوەی بە کردار کردوویەتی و ئەوەی لە نێتێکی خاوێنەوە خۆزگەی پێخواست و عزرێکی هەبووە خوای گەورە وەکو یەک حیسابیان بۆ دەکا ئەگەر لە نێتی ناودڵت بێ کەواتە بەشی یەکەم ئەوانە بوون هەممە بالحەسەنەتی نێتی چاکەکە لە دڵیا هات بە تەواوەتی نێتی لێهێنا بەڵام ئەنجام نەدرا خوا ئەجری تەواوی بۆ دەنووسێ هیچ لەکەم ناکاتەوە جۆری دووەم ئەن یەهەمە بالحەسەنەتی وەیەعزم عەلەیها نێتی چاکەیەک بەدڵ تا هاتووە خۆشت بۆ ئامادە کردووە ولكن يتركها لحسنة أفضل منها بەڵام واز لێ هێنا چاکەیەشکەی گەورەتر لەوە هاتە پێشەوە فهذا يثاب ثواب الحسنة العليا پاداشتی کاملی چاکە گەورەکەت بۆ دەنووسرێ ويثاب على همه الأول خوا پاداشتی نێتەکەی ئەوەڵ جاریشت دەداتەوە بە نمونەی واقعی بۆتان باسکەم ئەمەی کە باسمان کرد چۆن بەڵگەمان چییە؟ بەڵگەمان حەدیثێکە کە لە سونەنی ئەبی داودە هاتۆ ژمارەی فەرموودەکە لە ئەبی داودە 3305 پیاوێک هاتە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم أتى رجلا النبي صلى الله عليه وسلم حين فتح مكة کە پێغەمبەر صلی الله عليه وسلم مەکەی ڕزگار کرد ساڵی فەتحی مەکە پیاوێک هاتە خزمەت خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم وقال وتی يا رسول الله ئەی خۆشەویستەکەی خوا ئەی پێغەمبەری خوا إني نظرت إن فتح الله عليك مكة والله من ئاواتم ئەوە بوو جەنابەت بە نێتی دڵی خۆت بگەی و بە مەکە شاد بیتەوە و بە سەربەرزی بیتەوە ناوی و مەکە لە بتپەرستی پاک بکرێتەوە کە تۆ بە ئاوارەی و دەربەدەری لێی دەرچووی بە سەربەرزی بگەڕێیتەوە ناوی و ئاڵای ئیسلامی تیا هەڵکرێ و کەعبە ئەو هەموو بتە پیسانی لێ فڕێ بدرێنە دەرەوە وتمە خوا ڕۆژە ئەو ئاواتەمان بێنێ جێ و پێغەمبەری خوا چاوی ڕۆشن بێ و دڵی شاد بێ شەر بێ بڕۆم چی بکەم ئەن ئوصەلی فی بەیت المقدس بڕۆم بۆ بەیت المقدس بۆ فەلەستین لە بەیت المقدسە نوێش بکەم ئەی پێغەمبەری خوا من ئەو نێتەم هێناوە ئەو نەزرم کردووە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی صلی هاهونا نەمەچە بۆ بەیت المقدس وەرە لێرە نوێژەکەت بکە وەرە لە کەعبەیە بیکە لە پەنا کەعبە لە مەسجید الحەرامە بیکە بۆ ئەم بەڵگەیە چییە نوێشکردن لە مەسجید الحەرامە لە چوارچێوەی کەعبەدا کە سنوورەکە دیاری کراوە یەک نوێژ بە چەند نوێژە بە ڕێزان بەڵێ 100,000 نوێژ یەک نوێژ لە مزگەوتە بیکە و یەک نوێژ لە پەنا کەعبە بیکەی لە مەسجید الحەرامە سنووری دیاری کراوەدا لەوێ بە 100,000 نوێژە یەک نوێژ لە مسجدی نەبەویدا لە مزگەوتەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم بە چەند نوێژە 1000 کاک ساڵح زۆرە بە 1000 نوێژە بەڵام یەک نوێژ لە مەسجیدی ئەقسادا لە فەلەستین بە 500 نوێژە تۆ نوێتت ئەوەیان بووە بە 500 نوێژە ئێستا کابرا نەزری کردو بڕوە لە مەسجید الئەقسادا نوێژە کە یەک نوێژ بە 500 نوێژە نێتەکەی خێر بۆیان نا بەڵام ئێستا خێرێکی گەورەتر هاتوۆتە بەردەمت تۆ وا لە پەنا کەعبەی ئەی بۆ نوێژەکە لێرە ناکەی وەرە ئەم جارە نوێژەکەت بەنستی بۆ نەزرەکە لێرە جێبەجێکەی یەک بە 100,000 خوا پاداشت دەداتەوە کەواتە کابرا نوێژەکەی کرد لەوێ 100,000 ئەجرەکەی بۆ نووسرا بەڵام ئەی ئەو نێتەی کە بچێ بۆ قودس هەنێتەکەی هەرماوە نێتە بچووکەکە ماوە ئەمەیان زۆر بچووکترە لە چاوەیان خوای گەورە نێتی 500 نوێژەکەشی هەر بۆ دەنووسێ با نەشتێ چونکە خەتەرەکە بە دڵیا هاتووە کەواتە تۆ ئەجنیەتەکەت هەر بە فیڕۆ نەچوو بە بێ ئەوەی ڕێگاکەی فەلەستین ببڕێ و بچێتە بەیت المقدس 500 نوێژەکەشی لە ماڵی خۆیەوە بۆ نووسرا چونکە کارێکت کرد چاکترەکەت کرد ئەڵێی دایک و باوکت ناساغن پیر بوون لە ماڵەوە تۆش لیان جیای با نمونەیەکی ترتان بۆ بێنمەوە جەنابن نیەت دێنی وەڵڵاهی بەیانی بڕۆم بۆ خزمەت دایک و باوکم چم دەستیان ماچ کەم و بزانم چ پێویستێکیان هەبێ دڵیان خۆش بێ ئەگە خوا نەخواستە نەساغ بن پێویستیان بە عاد و دکتۆر هەبێ لە خزمەتیان نابم ئەمە نێتێکت هێناوە من نێتە چاکە بەڵام لە ڕێگا بیر دەکەیتەوە وەڵای با بەدەستی خاڵی نەڕۆم چم قاتە جل بۆ باوکم بکەم کراسێ بۆ دایکم بکەم هەندێ میوە بکڕم پێداویستی تریان بۆ بەرم حتا ئەگە هەشیان بێ بەڕێزان باوک و دایک لە تەمەنی پیردا بە دیاری ئەولاد زۆر خۆشحاڵ دەبن هەز دەکەن تۆش شتێکت هەیە 100 دوعای خێرت بۆ دەکەن یەکەم نێتەکەت بەس سەردانەکە بوو بە وشکی ئەوە بچووکتر بوو ئەگەر دیاری و جلوبەرگ و خواردەمەنی و دەست و دیاری لەگەڵا بوو گەورەتر بوویان نە خوا بە پێینێتە حرە بەرزەکە ئەجر دەداتەوە بە جلوبەرگ و بە خۆراکەت ئەوەت بۆ دەنووسێ ئەی ئەوەی کە یەکەم جا کتو دەبەست بە دەستی وشکی دەچم ئەوەشت هەر بۆ دەنووسێ ئەوەشت هەر بۆ دەنووسێ ئەوە هەمووی ڕەحمی خوایە ئەوە جۆری دووەم
فهذا انتقل من الأدنى إلى الأعلى لبنزمه ورويشتي بو برز سيميان أن يتركها تكاسلا كسك بەتەمەڵی وازی لە کارە خێرەکە هێنا کە بەدێتی دڵتا هات بۆ نمونە بێنینەوە کەسێک دەستنوێژی گرتووە وەختی خۆر هەڵاتنە دەوری سعات 8 و ئەوانە تەواو خۆرگەرم بووە یان لە 7ەوە ئێستا زیاتر دەست پێ دەکا تەواو خۆرگەرم بووە دەستنوێژت گرتووە هاتوویتە دەرەوە لە ژوورکەی خۆتە لەسەر بەرماڵەکە بێ لەسەر فەرشەکە بێت دوورکە نوێژی چەشتەنگاو بکەیت سەلات الضوحا زۆر بەرەکەتە قەت وازی لێمەێنن پێشوێ بڕۆی بۆ دایرە پێشوێ بچی بۆ مەکتەب پێشوێ بڕۆی بۆ سەفەر هەر کە خۆر هەڵات ئەوە تۆزە بەرز بۆوانە دەست پێ دەکا کاتەکەی دەستنوێژ هەڵگرە و دوورکە نوێژ بکە هەر کەسێ ئەم نوێژە بکە لە زەمانی خوای پەروەردگارا دەبێ ئەو ماڵی ئەو نوێژەی تێدا بکرێت ڕزق و ڕۆزی خوار گەورە ڕووی تێدەکا زۆر بەرەکەتە کەسێ ئەمەی هێنا دەستنوێژت گرتووە هاتیە سەر بەرماڵەکە و جەڕەسێک لە دەرگا کە درا تەقەی دەدرا چێ وەڵا برادەرێکی خوا داتەوە کاکە با بڕۆین پیاسەیەک بکەین با بڕۆین بۆ فڵان شوێن با بڕۆین پیاسەیەک بکەین وەڵا لەسەر بەرماڵەکە تازە با فڵان کەس تاخیر نەبێ خۆ دەبوایە تاخیرت کرداوە 2 دقەیە کاکە وەرە ژوورەیان چاوەڕێ بکە ئێستا دەبچۆ سیارەکەەوە نەخێر تۆ ڕۆیشتی لەگەڵیە ئیشەکەت کرد نەتکرد لەبەر ئەوەی کە نە عوزرێک هەبوو بۆ چواندنی نە چاکتریشت کرد ئەو نەیکتۆ وەرە با بڕۆین جەنازەیەک لەوێکانە دانراوە با خێرا فریاکەوین نوێژی جەنازەکە بکەین و بڕۆین بۆ سەر قەبران با فرێ ئەو خێرە گەورەترەکەوین ئەوان لە سونەتی ضوحاکە خێری زیاترە بۆ تۆ وەرە فڵان کەس کارەساتێکی لێ قەوماوە بە قوربان با فرێ خەستەخانەکەوین بزانین خوێنێک شتێکی پێویست نییە ئەویان پێویستتر بوو تۆ هەر بۆ پیاسەی ئاسایی ڕۆیشتی بەڕێزان کارەکەت نەبەرەوە چاکتر ڕۆی لەوەی کە نێتت هێنابوو نە عوزرێکی شەبوو خوای گەورە هێندە بە ڕەحمە بەس ئەوەی کە بەنێت تا هاتەوە دەستنوێژت بۆ گرتۆ چوویە سەر بەرماڵەکە ئەجریەکەت هەر بۆ دەنووسێ بەڵام ئەجری نوێژەکەت بە تەواوەتی بۆ نانووسێ لەوەش هەر بێ بەشن ناکە مادام نێتی خێر بەدڵ تا هاتووە ئەجرێکت هەر بۆ دەنووسێ بەڵام ئەمە جریان تەواوە ئەجری دوورکان نوێژەکەیە نە بەس ئەجری نێتی ناو دڵەکەیە کەواتە ئەویش بوو بە 3 بەش ئەیوە ئین هەمە بها فعەمیلەها کەسێ خوا ڕەحمی پێکرد نێتە خێرەکە بەدڵیا هاتوو بە کرداریش کردی كتبها الله عنده 10 حسنات خوای گەورە 1 بە 10 پاداش لێداتەوە 1 چاکت کرد خوای گەورە 1 بە 1 بۆ دەنووسێ نەخێر لای خوا پاداشتی چاکە 1 بە 1 نییە لە دنیادا لە قیامەتە نیەتی شتیوە خوا خۆی بڕیاری خۆیەتی ئاەتی قورئانە من جاء بالحسنة فله مثلها وایە 10 أمثالها هەر کەسێ 1 چاکە بکە وەک خۆی وەڵامی نادەینەوە بە پێچەوانەوە فله 10 أمثالها دڵنیا بێ هەر چاکەیەک ئەوەندەی خۆی پاداش لێدەینەوە قەت خوای پەروەردگار 1 پاداش ناداتەوە دەبێت لانی کەمەکەی کەوە لەوە کەمتری نییە ئیلا چاوەڕێ بە هەر چاکەیەک 10 پاداشتی هەیە ئەی لەوە زیاتریش هەیە بەڵێ لەوەش زیاتر هەیە إلى 700 ضعف بخوا پاداشتی کاری وا هەیە 1 بە 700 هەیە إلى أضعاف كثيرة لە 1 بە 700 زیاتر هەیە بەڵێ لەوەش زیاتر هەیە ئەوە خوای گەورە بۆ هەر کەسێ بیەوێ ئەگەر مەجال بوو لە دەرسی داهاتوودا ئەوشتان بۆشی دەکەمەوە ئایا بەڵگەی قورئان هەیە لەسەر ئەمە کە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی بەڵێ خوا فەرمووی بە نەسی قورئان 1 بە 10 وەلانی کەمەکەیەتی ئەی 1 بە 700 ئەی زۆر لەوە زیاتریش هەیە بەڵێ قورئان ئاماژەی بەوەش کردووە ئەوەش هەیە بۆیە زانایانی پێشین ساڵحەکانی ئەم ئومەتە ئەوەندە یەقینیان هەبوو بە فەرمودەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم بە نەسی ئەم قورئانە خوا فەرمووی چاکە دەبێ 1 بە 10 بێ نابێ کەمتری هەبێ ساڵحی وا هەبووە خواناسی وا هەبووە وەکو جەنابتان ئەهلی دین و مزگەوت و ئەوانە 1 هێلکەی بەخشیوە 1 هێلکەی هەبووە زۆری حەز لێ بۆ بیکا بە هێلکەڕۆنێک بیکڵێنێ بیخوا ئەو زەمانانە زۆر گرانی بوو شتەکان زۆر کەم بوون کاتێک کەسێکی زۆر محتاجی بینیوە ڕەنگی تێکچۆ لە برسێتیدا وەڵی هێناوێتی توی قەینا تۆ بیخۆ تۆ بیخۆ بڕۆ بیخۆ ڕۆیشتۆ بۆ خۆی کولێرەکەی بە وشکی خواردوتی قەیناکە هێلکەڕۆنەکە ناخۆم با ئەو پێتر خۆ ڕەنگی پێوەی دیارەکە چەند برسێتی بەبێ ئەوەی بیناسێ بەس ئەزانێ مستحقی شەرعیە بەڕاستی برسێتی من 1 جاوا برسیم نییە ئەو دەمێکت شەوریەک مادەیەکی پرۆتینی نەخواردەوە بە ئەوە بیخۆ ڕۆیشتۆ بە دوکانەکەی بۆ بازاڕەکەی بۆ کرێکارەکەی نیوەڕۆ کە هاتۆتەوە یانی وارە کە هاتۆتەوە خێزانی وتێتی وەڵی کابرایەک نازام نەدی و نەناسیب هاتوتێتی هێلکەی خێرم پێیە هێلکەی بۆ هێناوین پیاوەکە دەڵێت چەند هێلکەیە وتی وەڵا 8 هێلکەیە کابراوتی وەڵا نابێ بەخوا ئەفرەت نابێ ئەبوا لێ دووەر نەگرتایە
تیجاخوا قەرزمان لەسەری نییە خۆ تۆ قەرز نەداوە بە خەڵک وتی آخر نابێت دەبوایە هەشێلکە نەبێ بەڵا ژنەکە کەوتە منجەمنج کوڕکتی ئەی دەبێت چەند بوویایە وتی دەبووە دەبوویایە بەلانی کەم وا دەبوو دەهێلکە بوویایە وتی وەڵی دەهێلکە بوو بەڵام کە هێنام نەژوورەوە ئەوام کە دوانم دەدەستکەوتە خوارەوە ئێستا ویستم لە لای تۆ ئاشکرای نەکەم بەڵام هەش بووە ئەی باشە تۆ کەرامەتداری خۆ عیلمی غەیب کەس نیەتی بە چی زانی دەبێ وتی نە وەڵڵا خۆ من ئاگام لە هیچ نییە بەس من بڕوام بە کەلامی خوا هەیە من لە پێناوی خوادا یەکێلکەم بەخشی کە ناردوویەتیەوە نابێ هەشتی ناربێتەوە ئەبێ بەلانی کەمەوە دەی ناردبێتەوە بۆیە یەقینم هەبوو نوقسانێک هەیە لەوەدا تۆ خستوتە کەم هاتووە نابێ فله 10 أمثالها ئەوانەی ساڵحن ئەوەندەی لەگەڵ ئەم قورئانەدا تێکەڵاو بوون ئەوەندەی یەقینیان بەخوا قایمە چاویان لێتی یەک بەدەیەکەم مسۆگەرە ئەوم هەر مسۆگەرە بەویستی خوا بەڵام دەبێت هەوڵ بدەین زیاتری کەین بەچی زیاتری کەین بەوەی کە قورئان پێمان دەڵێ ئەبێت تەماح باز بین بۆ قیامەت ئێمە هەم بۆ دنیا تەماحمان زۆرە بەڵام وەڵڵا عاقڵ و ژیر و کاسبکاری ئەسڵی ئەوەیە بازرگان ئەوەیە بۆ قیامەت تەماحی زۆر بێ بۆ دنیا دینارێک لەکوێ زیاتر بێ خۆتی بۆ دەکوتی مامەڵەیە کامە قازانجی زیاتر بێ مافی خۆشتە بە حەڵاڵی پێی بگەی ئەیخوا کە دەرگاکانی چاکەکردنی کردووەتەوانێ یەک بەدە زیاتر هەیە یەک بە 600 هەیە زۆر زیاتر لە یەک بە 600 هەیە حەیفە لە دەستی بدەین ئینشاءڵڵا لە خزمەت قورئاندا دەبین لەگەڵماندا بن لە بەرنامەی بڕوانەدا ئەڕوانینە ئاەت و فەرمودەکان و دەرسی ژیان و قیامەتمانی لێوەردەگرین خوا لە هەموو لایەکی ماڵی قبوڵ بفەرمێ ئەم حەدیسانەی کە دەیخوێنینەوە یا ڕەبی خوا بیکەی بە مایە ئەوەی ڕۆژی قیامەت بە خزمەت پێغەمبەر بگەین صلی الله عليه وسلم لە حەوزی کەوسەر بە دەستی مبارەکی ئاوی کەوسەرمان بداتێ شەفاعەتکاری قیامەتمان بێ یا ڕەبی خوایە ئەم خەڵکە ئەم مسلمانە بەڕێزانە بە پیا و بە ئافرەتان لە مزگەوتی ئافرەتان ئەو بەڕێزانێکی ئێستا لە مزگەوتی ڕێگای بەهەشت لە پەیجەکانی خۆمانەوە لەم لای بەڕاستە و خۆیدا لە هەر کەناڵێکەوە دەبینن لە هەر فەیسبوک و یوتیوبێکەوە دەبینن یا ڕەبی خوایە ئێمە هاتینە ماڵەکەت خوایە تۆش ماڵەکانمان پڕ بەرەکەت کەی یا ڕەبی خوایە مزگەوتمان ماڵەکانمان وڵات و نیشتیمانمان خەڵکی مسلمانمان هەموو مرۆڤایەتی لە هەموو نەخۆشی و ناخۆشی و بەڵایەک بە دوورکەی آمین آمین والحمد لله رب العالمين